ئەم دەنگدانە ئی دەنگدەران هینەوەی نوێ بەدەستی دوو درا بە یەکێتی ڕوبەڕوو ڕەخنە قوبڵ کراو نییە لە ناونەوەی نوێ نەک بچی دەست لە ناو دەست سەرۆکێکی حیزبێک بنی ئەم سەرۆک حیزبە خۆی بە ئینقلابی چەک و خوێن ڕشتن و هەڵکوتانە سەر و سەربازی بووە بە سەرۆکی حیزبەکەی داوایە تۆ بیرۆڕایەکی جیاوازت هەیە کەچی زۆر لە قەلبیان ناخۆشە. بۆچی وازت لە نەوەی نوێ هێنا؟ لە ڕاستیدا من خۆم بەم دوایانەی کۆتایی مەودایەکم دروست کرد لە نێوان خۆم و نەوەی نوێ ئەوانیش مەرحەبان نەدەکردم پشتگوێ خرابووم منیش لە ئێستادا بە یەکجاری دەستبەردار بوونی خۆم لەم جوولانەوەیە پێ باشترە. هیچ هۆکارێکی تر هەبوو کە تۆ واز لەو جوولانەوەی بێنی؟ بەڵێ هۆکاری هەبوو پێشترش و ئێستاش بە تایبەتی دوای ڕێککەوتنی نەوەی نوێ لەگەڵ یەکێتی ئەم ڕێککەوتنە بە مەزەندەی من قازانجی نییە بۆ نەوەی نوێ چونکە یەکێتی کە ڕێککەوتنی کردووە لەگەڵ نەوەی نوێ وەکو نەوەی نوێ ڕێککەوتین لەگەڵ نەکردووە بەڵکو وەکو ڕقەمی یان ژمارە کورسی ڕێککەوتنی کردووە لەگەڵنەوەی نوێ هەر کاتێکیش یەکێتی نیشتیمانی کوردستان یان سەرۆکی یەکێتی گەیشت بە ئامانجەکانی لەم قۆناغی ئێستادا کە پەرلەمان و حکوومەت هێشتان پێک نەهێنراوەتەوە و دانەمەزرایەوە لە دوای هەڵبژاردن کاتێک کە یەکێتی دەگات بە ئامانجی خۆی و نەوەی نوێ لەو گۆڕی دەمێنێتەوە و چارەنووسیشی ونە ئامانجی یەکێتیش دیارە لەم ڕێککەوتنەسیە دەیەوێ ڕوو بە ڕووی پارتی بوەستێ پۆستێکی باڵای لێ وەرگری لە ناو حکوومەت لە پارتی وەرگێتەوە پۆستێکی باڵا کاتێک کە یەکێتی ئەم پۆستە باڵایی وەرگرت لە حکوومەت پێگەی نەوەی نوێ چی بەسەردێت ئەمە پرسیارە ئەگەر بەشداری ناکات لە حکوومەت باشە بۆ ڕێککەوتنی کرد ئایا بەم شێوازە سیستەمی حکومڕانی گۆڕانکاری بەسەردادەی کە خۆیان بانگەشەی لەسەر دەکەن ئەگەر بەشداریش بکە کەواتە پێچەوانەی بەڵێن و بانگەشەکانی خۆیان دەوەستنەوە. دکتۆر تۆ دڵخۆش بووی بە ڕێککەوتنی سەرۆکی یەکێتی و سەرۆکی جوولانەوەی نوێ؟ نەخێر بە هیچ شێوەیەک چونکە ئۆپۆزیسیۆن کە دەیەوێ بگات بەدەسەڵات پێویستە لە ڕێگەی نەرمونیانی و شوێنەی و دیموکراسیەت بێ نەک بچی دەست لە ناو دەست سەرۆکێکی حیزبێک بنی ئەم سەرۆک حیزبە خۆی بە ئینقلابی چەک و خوێن ڕشتن و هەڵکوتانە سەر و سەربازی بووە بە سەرۆکی حیزبەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک حیزبێکی تر کە بە ناوی ئۆپۆزیسیۆن و بە ناوی ئەوەی لە ڕێگەی ئاشتیانە و دیموکراسیانە گۆڕانکاری بەسەر حکومڕانی لە هەرێمی کوردستان دادەینیتن بسی ئەم سەرۆکە دەست لە ناودەستی ئەم سەرۆکە بنێ کە ئینقلابچیە وە لە دەسەڵاتیشە تا ئێستا چۆن دەکرێت ئێمە ڕەزامەند بین یان بە باشی بزانین ئەم ئۆپۆزیسیۆنە بەم شێوازە ڕەفتار بکە و دەنگەکانیشی دەنجی ئەوانەی کە دەنگدەری نەوەی نوێنە دەنجیان داوە بە نەوەی نوێ دەتوانم بڵێم ئەم دەنگدانە ئی دەنگدەران هینەوەی نوێ بەدەستی دوو درا بە یەکێتی لە ڕێگام ڕێککەوتنەوەی کە دەنگیان بە نەوەی نوێدا دەنگیان یەکێتیدا و بەدەستی دوو یان بە ناڕاستە خۆ چونکە لە بەڵێنەکانی هەڵمەتی هەڵبژاردندا نەبوو دەنگدەری نەوەی نوێ کە دەنگ دەدا بە نەوەی نوێ دەنگەکانیان بچێتە پاڵ دەنجی نەوەی نوێ و بەکار بهێندرێ بۆ دژایەتیکردنی یان بۆ سەوداگەری و مەسەلەی ململانێ و بە گژیەکداچوونەوەی حیزبایەتی بۆ ئەوە دەنجیان نەداوە باوەڕ ناکەم دەنگدەرانی نەوەی نوێ بۆ ئەوە دەنجیان دابێ
بۆ سەوداگەری ژێربەژێری و ژێرپەردەیی و مەسەلەی فشار خستنە سەر یەکتر بە شێوازی ناڕەوا و یان ناچار و لە پاش ئەوەی کە سەرۆکی جوولانەوەینەوەی نوێ لە حەپسکردنەکەی ئازاد کرا ئەمەش جێگەی گومانە تا ڕادەیەک ئینجا ڕاستەوخۆ یان توانین بڵێن بە ماوەیەکی زۆر کورت چەند ڕۆژێک ڕێکەوتنیان کرد دەکرا خۆ دوو مانگ ئارام بگرن مەودایەکی بخەنە بەر ئینجا ڕێکەوتن بکەن. دکتۆر تۆ کەسێکی ماندووی و لە سەرەتای دەمەزراندنی جوولانەوەی نەوەی نوێ تۆ لەگەڵ ئەواندا بووی بۆشی توان بە شایستە دانەنە پۆستێکتان پێ بدەن یاخۆت هەڵتان بژێرن یان کاندیدتان بکەن بۆ هەڵبژاردننی هەم پەرلەمانی کوردستان یان پەرلەمانی عێراق. بەڵێ من لە ڕاستیدا لە ڕووی فکر و بیر و باوەڕ و خزمەتکردنی بەرژەوەندی گشتی واروها هەر جولەیەکی سیاسی لە هەرێمی کوردستان لەلایەن هەر کەسێک و هەر حیزبێکەوە هەبێ بۆ گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی بەرەو باشتر من لەگەڵ ئەم ڕێگایەدام لەگەڵ ئەم ئاراستەیەدام. بەڵام کە دەبینم نەوەی نوێ لە ئێستادا دەتوانم بڵێم لە بانگەشەکانی هەڵگەڕاوەتەوە بۆیە من پێم باش نەبوو بەردەوام بووم لەگەڵیان و کاری زۆر چاچیشم بۆیان کردووە. من قەرزاری وان نیم ئەوان قەرزاری منن چونکە من هەر کاتێک کە فەرمانێکی حیزبی یان خزمەتکردنیەکی حیزبی بۆ نەوەی نوێ ئەنجام داوە لە ناو جەرگەی هەولێر بانگەشەی هەڵبژاردن بۆ کردوونە لە پێیجی خۆم بانگەشەم بۆ کردوونە لە هەڵمەتی هەڵبژاردن بەشداریم بۆیان کردووە چیمە سیمینارەکان بەڵام وەک بڵێ پاشەکشە بە من دەکرا پاشەکشە لە ناو هەولێر کێ بنەوەنە پشتگویان دەخستی ئەوانەی پشتگویان دەخستم دیارە چێنە پێویست ناکە ناویان بهێنم بەڵام وەکو کەسایەتی دیار بوو پێیان ناخۆش بوو من بە پێش بخرێم یان بەرچاو بخرێم پێیان باش نەبوو چکە بڕوانامەکەم بەرزە لەوانەشە خۆیان یان منیان لە ئاستی خۆیان نەبینی بێ بۆیە بەم شێوازە گەیشت. کێ لە ناونەوەی نوێ مستەفید بوو دەمانبینی کە کەسانێک بە خۆیان و خێزان و پەرلەمانتارون و دواتر خوشکی سەرۆکی نەوەی نوێ وەزیر بوو تەنها پێتوانی ئەمە حزبێکە یان جوولانەوەیەکی بنەماڵەیە ناتوانم بە تەواوی سەداسەد بڵێم جوولانەوەی نەوەی نوێ بنەماڵەییە شێوازێک لە خاسێتی بنەماڵەیی تێدایە بەڵام سەداسەد خزمایەتیە بەڵێ خزمایەتیە بە عەرەبی سیاست پێی دەگوترێ ئەزەبائینیە سیاسیە زەبائینی سیاسی واتە لەسەر حیسابی خزمایەتی نزیک لە زەعیمی حیزبەکە ئاڵوگۆڕی پۆست بکرێ ئەمە پێی دەگوترێ خزمایەتی سیاسی. خەڵکیان بە شایەندا دەنەدەنا یاخۆت سیقەیان بە ئەو کەسانە نەبوو لە دەوروبەری خۆیان بوون کە دڵسۆز بوون وەکو کەسێکی وەکو جەناوێ پێشترێ ئەو مەسەلەی سەنگەر گواستنەوە ئەو مەسەلانە ڕوویداوە لە ناو نەوەی نوێ بەڵام هۆکار هەبووە خەڵکانێک هەبوونە زۆر تێگەیشتو بوونە خەڵکانێک هەبووە چالاک بووینە لە ڕووی سیاسی دوورکەوتینەوە لەو جوولانەوەیە هۆکار چییە تەموو مژاویە من نازانم چونکە پەیوەندی بە مندانیە بەڵام ئەم قەیرانشیان هەیە قەیرانی متمانە بۆ پۆستی باڵا و بۆ مەسەلەی کاندیدکردن و ئەم قەیرانەیان هەیە و حیزبەکەش هەر لەبەر هەندێیە ئۆرگانەکەی دیار نییە دەمێک مەسەلەن ئەنجومەنی سەرکردایەتی نازانم ئەنجومەنی باڵای سیاسی هەیتیان دەمێک نیتیان دەمێک شتێکی تریان هەیە نازانم باش لە ڕێخستنی ئۆرگانەکەی نەوەی نوێ دیار نییە چۆنە تەموم ژاویە. دکتۆر نەوەی نوێ ڕەخنە قبول دەکات
ڕوبەڕوو من خۆم ئەزمونم هەیە ڕوبەڕوو ڕەخنە قوبڵ کراو نییە لە ناونەوەی نوێ تۆ هیچ جار ڕەخنت لە سەرۆکی نەوەی نوێ گرتووە و دواتر ئەو قبولی نەکردوێتی بەڵێ ڕخنەگرتن ئەوان بە ڕخنەگرتنی تێدەگەن جار وایە تۆ بیرۆڕایەکی جیاوازت هەیە کەچی زۆر لە قەلبیان ناخۆشە ناخۆشە لە قەلبیان ناخۆشە ئەوان دەڵێن ئێمە حەزبێکین ڕەخنە قبول دەکەین دەمانەوێت خزمەت بە گەنجان بگەێنین هەمان کادا جەناب دەڵێ کە ڕەخنەش قبول ناکەن ئەمە ئەگەر لە ڕواڵەت و ڕووکەش بێ منش دەتوانم ئەم قسەی بکەم و قسەی نەرمونیان و قسەی لوس و تاس و لوس و ئەوانە قسە دەگۆترێ ئاسان و سادەیە بەڵام من خۆم وەکو ئەزمون ڕەخنەم نەگرتووە بیرۆڕای جیاوازم هەبووە یان با بڵێن پرسیارێکی تێبینیم داوە یان بابەتەکەم تۆزێک گورت کردوێتەوە لە بەرژەوەندی ئاراستەی قسەکان نەبووە لەو کاتە کە قسەکەم کردووە دڕدۆنگ بووینە زیاد پێ قەڵز بووینە